ئەم بڕگەیە کە تایبەتە بە مۆنۆدرامای سەلما بێگومان لای هەمومان ئاشکرایە مۆنۆدرامای سەلما لە کوردستان بەڕێوە چوو لە شاری چەمچەماڵ و هەڵەبجە و سلێمانی و کە دوێنێش لە سەر قڵای کەرکووک با بزانین سەلمە کێیە ئەو ئازارانە چییە پێیەتی وە بۆ چۆی دەبا بۆ سەلما بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی بوو پەیامی پشت ئەم دوو زمانە چییە دەیانوێت چی بکەن و لەگەڵەوەشە بۆچی تەنها لە فەڕەنسا کچێکیان هەڵبژاردووە هێناویانەتە ئێرە بە زمانی ئینگلیزی هەموو ئەو نەهامەتی و چیرۆکانی کە لە گیرفان و لە جانتاکەی سەلمەیە بەتەمایە بۆ چۆ بیبە بە میوانداری زۆر بەڕێز ئەم بەڕێزانە هەوار فارس کاکشکور مۆڕلی خێراتن چۆنن بەیانیتان باش بەیانیەوە باشتر هەربژین ئۆڕێلی خۆموتم ئۆرلی دەستە خۆش بێ ئۆرلی مەتارە بە زمانەکەیەوە ئۆغێلی ناوی ئەوە ئەمەش هەتا ناوەکەی فێر بووین ئێتر زەلالەتمان بوو بەر لە گفتوگۆکە بۆی لای بینەرانیش ڕۆم بێت پارچە ڤیددیۆکمان لەسەر مۆنۆدرامای سەلما ئامادێ با بێ کۆ بینەری بین و ئەگەڕێینەوە وڵاتان درێژە بە گفتوگۆکە ئادەین فەرموو درامای سەلما لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و لە نووسینۆگرافیا و دەرهێنانی نەژاد نەجم مۆناندنی هاوار فارس بەندا و ئۆڕێلی ئەمپێرت لە فەڕەنساوەکە بە زمانی ئینگلیزی مۆنۆدرامەکەی پێشکەش کرد ئەمە لەم کارەیە کۆمەڵی سەربازی وونمانێ ئەمەوێت سەرەتا پێشێ بڕۆم لای ناوەڕۆکی نمایشەکە سپاسیان بکەم کە ماندوونە ناسانە ئەم دیکۆرەیاندانا لە ماوەی پرۆڤەکردنە و لە ماوەی نمایشەکان و زنجیرە چالاکی هەمان بوو بێوچان ماندوو بوون و هەوڵاندا بۆمان ناوڕۆکی ئەم مۆنۆدرامایە باسی کۆمەڵێک کارەسا دەکا کە بە سەرگەری کوردە هاتووە بۆ نمونە کە لە ڕێی چیرۆکە ئێمە جێڕامانەوە لە زمانی حاڵی کارکتەری سەلماوە کە کارکتەری سەرەکینی ئەم مۆنۆدرامایە بوو باسی کارەساتی ئەنفال و جینۆساید کارەساتی کیمیابارانی هەڵەبجا کە ئێمە ئەمانوێت بەجددی لە ڕێگەی هونەرەوە بە جینۆساید بیناسێن و بەشداری لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان پێ بکەین ئومێد دەکەین ئەم کارەمان جێی خۆی گرتە بێت لە ئاستی ئەو چاوەڕوانەی و بینەرە جوانە بێ کە لە شارەکانی کوردستانەوە کەرکووکی ئازیز بە بەردەوام پێمانیان کەی نمایشەکەن مەسجەکەی خۆمان گەیان دەبێت و بتوانین لە نزیکترین کاتە ئەم کارە بۆ زۆرترین فستیڤاڵ بەرین و خەڵاتی پێبێنەوە خەڵات بۆ ئەونا کە بەدەستی بێنین بۆی کە مەسجەکەی کە پێمانە ئەو پەیامەی کە پێمانە بە درەوشاوی بهێڵینەوە بگات بە تەواوی کۆمەڵگەینەوە دەوڵەتی پێیان بڵین چیتر بەسە بێدەنگیتان لە ئاست ئەو تاوانانەی کە بەرامبەر کورد دەکرێت و ئێوە لێ بێدەنگن. ئەوەی لە سەرەتایی هەموو نمایشێک باسم کرد ئەمە تەجروبەیەکی تازەی شانۆیە تاوان هەر تەجروبەیەکی تازە لە هەر بوارێک تۆ بێ چەندین ساڵ تەجروبەیەکی بۆی دواتر بگەیتە ئەنجامێ بەڵام لە ماوەی پرۆڤەکردنە ئێمە پێمەوە بۆ ئەم کارە کارێکی تازە دەرەچێ بە حکمەوەی کە کارمان لەسەر مۆنۆدراما کرد وەکو تاک ئەکسەر بەڵام هیچ یاسا و ڕێسایەکی مۆنۆدرامامان نشکە بەڵام دواتر دوایەوەی کە بۆ بینەر نمایشمان کرد ئەمە لە دەمی بینەرەوە هەمیشە ئەو ڕێچکە و ستایل و تەوژمانەی لە دنیا دروستە بن دوای بینین بینەر بڕیار لەسەر تەوژمەکەدا لەسەر ڕێبازەکەدا لەسەر قوتابخانەکەدا ئەوەی بەر ئێمە کەوت قسەکردنی بینەران لە دوای نمایشەکە
بەرمان کەوت کە ئەمە شانۆیەکی تازەیە نەکوم مۆنۆدراما واتە جۆرە و ستایلێک و تەوژمێکی تازی شانۆیە ئێمە توانین لایندەیە لە ڕێی نمایشەوە بگەینەوە ئەنجامەی ناوێکی بۆ دانین وەکو شانۆ وەکووانەی دنیا کە هەیە هەر لە مەسەلەی شانۆی داستانی شانۆی بێهودە شانۆی هێماگەری هەموو قوتابخانەکان ستایلەکان بتوانین لە ڕێی کەسانی زۆر شارەزا ورد ناوێکی بۆ بدۆزینەوە کۆمەڵێ دراسات و نووسین و لێکۆڵینەوەی لەسەرم بابەتە بکەین بۆی بگەینە ئەنجامێک ناوی ئەم شانۆیە و شانۆیەکی تازەی دنیا ڕابگەینی. Thousands of drum bass. If you can, I'm not afraid anymore. I'm not afraid of dying. Take us and throw us into a bottomless sea. And forget about us. We, Kurds, are good for nothing but to die. So, follow us if you like. Follow us. بەڵێ سپاس بە هاوکارانمان بۆ ئامادەکردنیەوە پارچە ڤیددیۆە گەڕینەوە لای میوانەکان و درێژە بە گفتوگۆکەمانە دەین ئێوە دووبارە بە خێر هاتن با من ئەم پرسیارە ئاڕاستی هەردوو کارکتەرێکەکەم هەوارخان خانم گیان ئایا کارکتەری سەلما چۆن بوو بە ئێوە کاتێک کە کارکتەری سەلماتان خوێندەوە چۆن توانیتان ئەو ڕۆڵە بەرجەستەکەن چ هێژانێکی دا بە ئێوە بخاطر أورالي والله ما Après la bienvenue, elle pose une question, elle dit quand tu as lu Salma, quel sentiment as-tu en lisant Salma? Un sentiment de révolte envers cette injustice et un génocide que je connaissais peu et un sentiment de volonté de le raconter vraiment avec les tripes et avec le cœur. ولكاتك سلمان بخندوا يا كم هستي كبوم هات يا خيبونو رابرينبو برامبر او نعدالتي ككراوا وحسكردن ببشانداني او نعدالتي بيشتر زور ملينا ازاني بلام بخينوي او مبدركوت او نعدالتي ككراوا والله سلماش بۆ من کارکتەرێکی تایبەت بوو کە لەگەڵ وەک ئۆرێلی باسی کرد لەگەڵ خوێندنەوەی دەقەکەیە من ئەو چیرۆکانی کە باس کرابوو لە ناو دەقەکەیان نووسەر دکتۆر دڵشاد مستەفا ئاماژێ پێ کردووە ئەو کۆمەڵە تراژەدەیە کە هەیە من بەڕاستی بە دیار دەقەکەەوە لە کاتی خوێندنەوەیە چەند جار دەستم کردەوە بە گریان دواتر وەگەوەی کە خۆم ڕۆڵەکانی ناوی بەرجەستە بکەم ئەو چیرۆکان لە زاری منەوە بژێڕدرێتەوە وەکو ئاکتەر هەوار فارس لە ڕێی کارکتەری سەلماوە ئەمە کاریگەرێکی زۆرتری هەبوو چونکە ئێمە چەندین چیرۆکی تراژێدیمان هەیە چەندین قوربانی ئەنفالمان هەیە کیمیابارانی هەڵەبجەمان هەیە چەندین کەسمان هەیە کە خانەوادەی کورد بوون و بەستی ژیانێکی خۆش بەرەوە هەندەران کۆچیان کردەوە بەڵام ئاواتەکان هەر لە ڕێ کۆتایی پێاتەوە خنکاون یاخود مامەڵی نامرۆڤانی ئەو قاچاقچیانە بەرامبەریان چۆن بووە بۆ من سەلما کارکتەرێکی تایبەت بووە ئومێد دەکەم توانی بێتم ئەو پەیامی کە هەمانە لە ڕێی کارکتەری سەلماوە بە تەواوی بە بینەرمان گەیاندبێ و بتوانین لە ماوەکانی داهاتووشا زۆرترین شوێنی پێ بگەڕێن و کەیسی ئەنفال و جینۆساید بە تەواوی جیهان بناسێنین. بەڵێ بێگومان هەوار فارس بەو ئازارانەیە تێپەڕیوە یاخود ئەو ئازارانە بەری کەوتووە ئەمە پرسیار لەم بەڕێزە بکەم بزانم ئەو ئازارانەی کورد چۆن پیا تێپەڕی چۆن توانیتی بەرجەستەی ئەو ئازارانە بکە لەبەرەوەی ئەگەر بگەڕێنەوە بۆ جەنگی جیهانی یەکەم فەڕەنساش بە هەمان ئازارە تێپەڕی بوو بە هەمان هەنێ
ئەو نەهامەتیانی کە بەسەر کووردا هاتبوو لە جەنگی جیهانی دووەمە بەسەر ئەوانە هاتبوو چۆن توانیتی ئەو ئازارانە بە هەمان دەنگی فەڕەنسا بگەێنێتە جمهور یاخود بۆ خۆی. Comme on sait que la France a connu aussi des souffrances, surtout la Première et Deuxième Guerre mondiale. Il y a eu beaucoup de souffrances. Comment tu peux, par exemple, transmettre cette souffrance kurde et française à travers cette pièce de théâtre? Oui, parce que à chaque fois que ça touche un désastre humain, et monsieur parle de la Deuxième Guerre mondiale, donc on peut dire qu'il y a eu un génocide aussi, donc à chaque fois que ça touche une tragédie, on peut et on doit le transmettre via l'art, et en particulier via le théâtre et la parole. Et là, je pense qu'on doit le transmettre grâce à la parole de ces femmes, parce qu'il est très important que ce soit aussi une femme qui se lève aujourd'hui et qui dise voilà ce qu'on nous a fait, nous les mères, nous les femmes, oui, les dames qui ont des enfants, etc. Donc voilà ce qu'on nous a fait à nous, plus particulièrement encore. Donc comment est-ce qu'on peut en parler en ayant les mots justes et en ayant une opinion sur le sujet détaillée et renseignée, et le faire avec le cœur et l'âme. والله طبعا كنهامة ثانية كبس الإنسان لها شو نشي الدنيا نهامة بس مرو بعدين وزور جرينكا كالرجي دنجوا للرجي رنجوا للرجي هنروا أو شتانا نشان بدري وبتعبتيش جن أو نهامتي أنا برجستب كاو بشاني بدأت ببليك بخلق لبروي جنن زياتر توشي نهامتي بن وكو دايق وكو خشك وكو هاوسر وكو طبعا او نهامتي انا للرقي هنر وابي بلام ابي بدلي شو بكري مش هول ما دا اشتبكي باشا کابه منی جک پرسیارکی لیب کم هنر زمانه کی جهانیه وای همو ما نتوانین با هنر با جهانگیری قصب کیم ام خاتونه کاته که کاراکتری نتوایی کی ترمیجوی کی تری ورگرد چی پیامه کی ورگرد که نتوایی کی شیء خود کاملجنه که لازار و چوسانوی ابونا تا چن آگادار بولو میجوی خود که او میجوی زانی چه آزاری کی پیگجلوکو هستی جنه. Comme on sait tous que l'art est universel, en découvrant ce personnage de Salma, quel sentiment tu as eu et quelle souffrance t'as enduré? En découvrant ce personnage, j'ai eu envie de lui inventer une vie, à quoi elle ressemble. Quelle est la couleur de ses cheveux? C'est souvent le chemin qu'on fait, la trajectoire pour travailler un personnage de théâtre. Et puis ensuite, j'ai eu envie de comprendre cette souffrance au plus près possible de la vérité. Et je me souviens une anecdote, quand je travaillais sur le génocide arménien, un spectacle sur le génocide arménien, une dame kurde est venue un soir après la représentation. Elle avait les yeux pleins de larmes parce qu'elle m'a dit « Je suis kurde ». Et ce que vous dites dans la pièce, à un moment dans la pièce, j'insulte le peuple, enfin une dame kurde qui, dans la pièce, nous fait du mal. C'est une pièce de théâtre, il n'y a rien de... Et je me rappellerai toujours son visage et ses yeux pleins de larmes. Je crois que j'ai vu toute la souffrance du peuple kurde en cet instant. Et donc, j'ai eu envie de porter la parole de Salma de manière juste et le plus loin possible. الله بم شانوية شخصيتي سلمى حزم كل بيجين مو چونك او تراجيديانا نامبرن للرقي زندو كردنوان وببير مديتو كوا لأرمينيا شانو ناميش كردو طبعا أجزاء أرمينيا كان كوا بهمان نهامتي كرداتي بريون جينوسايد كراون
لناو شانوكيا عفرتي شكوت هبو يعني هنا كبو مقطعك هبو وقبلي جوندانك بوجنا أوجنا هاتلام وتي منش كردم وتي لناو شاوية همو آزار كاني ملتي كردم بيني يعني استد لقل سلمايا أقرمو أو شانوية وببيرم بينيتو كتشن ملتك آزاري تشتو دەستان خۆش ئەمە پرسیار لە هەوار فارس و لە بەڕێزیان بکەم مۆنۆدراما تاکە کەسێک چەند بەرجەستەیەکەکە چەند ڕۆڵی چەند کەسێک کە بینیە لە مۆنۆدرامایە قورس نەبوو بۆتان دوو کەس لە یەک کاتە بە دوو زمان بە دوو ئەحساسی جیاواز لە بەرەوەی هەمووان دەزانین کورد ئەوەی ئازار چێشتووە ئەتوانێت زیاتر هاوارکە بەڵام فەڕەنسا بە حکمی ئەوەی ژیانێکی باشتر و خۆشتر و هاوارەکانیان لەوانەیە کەمتر بێ ئەم ئەحساسانە چۆن تێکڵاو بوو قورسەکان بۆ ئێوە چی بوو لەسەر شانۆ ڕە دیارە هەر سەرەتا کە ئێمە دەستمان بە کارکردن لە مۆنۆدرامایە کرد بۆ ئێمە زۆر زەحمەت بوو زەحمەتێکە لە چڕۆیە چونکە ئەمە فۆرمێکی تازەی و لە فیچەرێکەیە دەرهێنەر نەژاد نەجەم دەرهێنەری مۆنۆدرامای سەلما باسی کرد ئێمە دامان نابوو کە ئەم کارە بکەوێت سەر نەکەوێت یاخود زۆر باش بێت و دەنگدانەوەیەکی باشی هەبێ لەبەر ئەوەی تاکو ئێستا کە مۆنۆدراما لەسەر ئاستی جیهان کراوە کە ئەڵێن مۆنۆدراما یەک ئەکتەر هەیە ڕۆڵی چەندین کارکتەرە بینێ بەڵام ئێمە لەسەر ستەیجێک دوو ئەکتەر هەبوو هەمان چیرۆک و دەق هەبوو بەڵام دوو نمایشی جیاواز دەبینین نمایشێکی ڕۆژهەڵاتی و نمایشێکی ڕۆژ ئاوایی هەبوو ئەحساسێکی کورت دەبین ئەحساسێکی ئەوروپی بەڵام لەناو کەیسی ئەنفال و کیمیاباران و ئەو کارە ساتانی دیگە کە ئاماژەمان پێکرد بۆ ئێمە ئەمە زەحمەت بوو بەڵام وەکو دەق بۆ من وەکو وەکو ئەکتەرێکی کورد جێڕانەوەی ئەم کەیسانە تا ڕادەیەک ڕاستە زەحمەتە بەڵام وەک تۆش ئاماژەت پێکرد کە من بەرکەوتم هەبووە لەگەڵ ئەمانە ڕاستە خانەوادەم قوربانی ئەنفال نیە یاخود کیمیابارانی هەڵەبجە نیە بەڵام ئەبینین کەس و ناسیا و یاخود لە ڕێتیڤەکانە بەرکەوتەمان هەبوو لەگەڵیان کە چەندین چیرۆکی تراژیدیان هەیە بۆیە پێویستە خۆمان بکەینە ئەو حاڵەتەوە کە ڕاستگۆیانە بتوانین برینەکانی ئەوان بگوازینەوە لە ڕێگای هوەرەوە بە دوای چارەسەرێکا بگەڕین بۆی وەک لە مۆنۆدرامای سەلمەش کاگاوارە تۆ ئامادە بوویت و یەکێک بوو لە بینەرە جوانەکانی لە کەرکوو کە سەلما لە سەرەتاوە خۆی و هەگبەکەی دەستی لە سنوورەکان ئەوە بپەڕێتەوە بەڵام چەندین کۆسپی بۆ دێتە پێش چەندین ڕێگری بۆ دێتە پێش بەڵام ئەو هەر سوورە لەسەر ئەوەی کە ئەو کارە ساتانەی کە لە ناو جانتاکێتی لە ناو بخچەکەی دەستایەتی بیگەێنێ بە کۆمەڵگەی نێودوڵەتی لە کۆتاییشا کاتێکە لە دەقە گشتێکەیە ئەوەی کە نووسەر ئاماژەی پێکردووە سەلما ئەکوژرێت یعنی تەواو لە ناو ئەچێت بەڵام دەرهێنەر بیری لەوە کردووە کە کارکتەرە سەرەکیەکە بمێنێتەوە چونکە کەیسی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە ئەمانەتی کە کۆتایی پێنایەت و کورد هەمیشە کۆڵ نەدەرەوە بەردەوام بە دوای گەڕان بە دوای ئامانجەکەی دەستخۆش ئەگەر هەمان ئەو پرسیارە لە ئۆرۆلی بکەین ئەبێ چی جوابەکەی بگورە پرسیارەکەم زۆر باشە ئەو ئەحساسەکە لە یەک شانۆیە Normalement, la question était posée à Hawar. La question de monodrama, on sait que mono, ça veut dire seul. Quel sentiment on a quand on joue un monodrama à deux? Ok, c'est une nouvelle forme de théâtre, c'est très intéressant. Moi, je suis chinois, la chanoë. C'est un défi, c'est un pari que Najad veut relever. C'est complètement fou. Effectivement, un seul en scène qui se joue à deux. C'est comme s'il y avait deux tableaux et parfois on met pause sur un ou on met pause sur l'autre. Et je dois ressentir encore plus ma partenaire sans pour autant jamais la voir et sans pour autant comprendre ce qu'elle dit du tout dans le texte. Donc les moments où ça doit enchaîner sont... C'est comme du sable, c'est fragile, mais étrangement, Najad a fait un bon pari, ça marche. أما التحدي بنجاد بخوي دابو كإشي شواب كات وبيش ماس أو لو تحدي السركود بو لبروي إما دو كسين وكوا هاو كاركم نبينم نيبيستم يا شانويك بكم كوا بتنياما بلا أمريكاتي غازين بتنيانينا
ئەمە شتێکە کاگنژات کردی و تەحەدایەک بوو وە پێشمە گرەوەکەی بردەوە. دەستخۆش. Aussi, je voudrais rajouter, il n'existe pas de seule en scène ou de monodrame pour une telle tragédie, parce que même si on est seul sur scène, derrière nous, il y a tous les fantômes, et ça, on le dit dans la pièce. Je ne suis pas venue seule, je suis là avec des milliers d'autres gens. ئەڵێ ئەگەر چی مۆنۆدراماشە و ئێمە وازە تەنیاینە بەڵام بە تەنیانین لەبەرەوەی ئەشباح زۆرە و ئەشیڵین لەناو شانۆگەریەکەیە ئەشباح زۆرە ڕوحەکان زۆرن کە دیار نینە. زۆر باشە کۆتا پرسیاری منەوە بێ کە جارێکی تر ئەتوانی بەو هەستە کورد لە فەڕەنسا بناسیینی و ئازارەکانی بگەینی کە لە شانۆکەیە لە کۆتاییە وێنەیەکی هەڵەبجایان وێنەیەکی ئەنفال یان وێنەیەکی دایکە شەهیدێک بیتە دادگاکانی فەڕەنسا دادگاکانی لاهای هەچ دادگایەک بێ کە بۆ تۆ نزیکترە وەک لە ئێمە. Est-ce que tu referas une performance pareille en France en levant, par exemple, en levant un drapeau, la photo d'une mère martyre, d'une photo de Halabja ou devant un tribunal en France ou ailleurs? Bien sûr, oui, avec plaisir, j'espère. کابێبا کۆتاپایامیان لێ وەرگرین و کۆتای بە پرۆگرامەکە بێنین با کۆتاپایامی و خاتونە بۆ ئەوە بێکە کوردستانی بینی تا چەند ببورن سەرنجڕاکەش بوو بەلایەوە یاخود کە ئەو تێکەڵاوەی کوردانی بینی تا چەند پێی کاریگەر بوو کۆتا وەرگرتنی پامی ئەو با ئەوە بێ. Le dernier message en ayant vécu quelques jours ici, en ayant côtoyé les Kurdes, en ayant vu la ville, quel sentiment as-tu? J'ai passé un temps merveilleux ici, avec des gens extraordinaires. J'ai appris à découvrir une culture et une souffrance. Et je dois partir aujourd'hui. Et je n'ai qu'une envie, c'est de revenir. Et je voudrais dire, ne me quitte pas. Ne me quitte pas. ناونشانی گۆرانی بێژی زۆر بەناوبانگی بەلجیکیەک بە فەرەنسی گۆرانیەڵێ ناوی ژاک بغێلە ڕەحمەتی لێ بێ مردووە بەڵام گۆرانی بێژێکی گەورەیە ئەڵێ نمەکیت پا بەجێ مێڵە ناوی گۆرانەکە ئەڵێ تەمانە و ماوەی کەوا لێرە بووم ئەمڕۆ ڕۆمەوە و لەو ماوەی کە لێرە بووم بەڕاستی خەڵکێکی زۆر دۆستانم و کولتورێکی زۆر گەورەم بۆ دەرکەوت و ئازارێکی زۆر گەورەم هەست پێ کرد بەڵام ئەمڕۆ ڕۆمەوە گەورەترین تەمەناشمەوەیە بەگەڕێمەوە کۆتایی قسەکانیشی بە گۆرانی نمەکیت پاهێنا گۆرانی بێژی فەرەنسی بەلجیکی ژاک بەغێل نمەکیت پا دەستخۆش ببوورە هەوار کاتمان زۆر نەدابەتەوە بەڵام من پێشتر هاتوم لێرە بەرنامە کردو بەڵام ئەو میوانە پێویستە قەدری بگرین و بەڕێز لێتوانەکەشی بگرین. زۆر سپاس ماندوو نەبن ئەگەر هەر شتێکی ترتانە بێت جگە لە مۆنۆدراماکە یاخود بابەتێکی کە لە سلێمانی و هەڵەبجە شتێکی واتان بەرچاوکەوتو بێ یان ئەتانوێت ئێمە پرسیارمان نەکرد بێ حەز بکەن باسی بکەن. دەست خۆش بێ کاگەوارە بە تێروتەسەلی باسمان لە مۆنۆدرامای سەلما کردووەم لە بەرنامەکانی پێشووترتان هەم ئێستا بە سوپاسی کاک شکرەکەین کە ئەمڕۆ وەرجێڕێکی باش بوو وەرجێڕێکی زۆر باش و هەستەکەی زۆر جوانەگە زۆر جوانگەیانێتی زۆر سپاسێکی هاوکارمان بۆی کە بتوانانی خات و ئۆرەڵێ تا چەند لەگەڵ ئەم مۆنۆدرامایە لەگەڵ ستافی مۆنۆدرامەکەی ئاسوودە بووەوە ئەو چیرۆکە تا چەند کاریگەری لەسەری بەجێ هێشتووە ئومێد دەکەین کە بتوانین ئەم مۆنۆدرامای لە زۆر بێ زۆری وڵاتان پێشکەش بکەین و نمایش بکەینەوە چونکە پەیامی ئێمە ئەوەیە مۆنۆدرامی سەلما تەنها بۆ کورد نمایش نەکرێت ئێمە ئەکتەرێکی فەڕەنسیمانێناوە بە زمانی ئینگلیزی مانوێت تەواوی جیهان لەو کارە ساتانی کە بە سەرگەلی کووردا هاتووە ئاگدار بکەینەوە. دووبارە سپاس بە خێراتن ماندووان کردن ماندوو نەبن.